دژی دواکەوتنی موچەی مانگی نیسان بایکۆت لە سلێمانی دەستی پێکردەوە. فەرمانبەرانی بەڕێبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی کارەکانیان ڕاگرتووە و دەڵێن تا موچە وەرنەگرن هیچ مامەڵەیەک ڕایی ناکەن. ڕاگررتنی ئیشوکاری ئەمانە لە بەرامبەر وەرنەگرتنی موچەیە موچەی مانگی نیسانە وەرنەگرتووە تۆ چیتەیە لە پێت وایە کارێکی باشەکەن؟ لە کاتێکا کارێکی باشە منی هاوڵاتی زەرەرمەندی یەکەم نەبم زانی چۆنە مامەسا من 2 ساڵە باجە دەم پارە دەم بە کۆمپانیایەک 9 ساڵ هاتوو مافی خۆم وەربگرمەوە کە هی خۆمە خۆخێرم پێ ناکەن دوێنێ لەم دائیرەوە تەلەفۆنیان بۆ کردوم على ئاساس 8.20 زەبەت لێرە نەبم ساڵێک دواکەوێ موچەکەم مامەڵەکەم دواکەوێتەوە عەفوان خۆیان زانی ئەمڕۆ بایکۆتە من ئەڵێم حکوومەت کەم تەرخەمە وهایە ئیلا ئاخری بەڵام دایرەکەیش تاوانبارە کە تەلەفۆن بۆم نەکا لە هەڵەبجەی شەیدەوە هاوڕێم هەیە لە چەمچەماڵەوە هەیە لە کەلارەوە وتویان ئەبێ هەشولی لێرە بی ئەگینا ساڵێکی تر دواکەوێ مامەڵەکە و ئێکە تۆ زانی بایکۆتەکەی بابە ئەی ئێمە بۆ بین تیاتی 120 کیلۆمەتری بڕێەوە والله ئەوە دومان موچەی دومانیان وەرنەگرن ئیتر لەوە زیاتر یان دێنێ خۆ قابل حکوومەت پارەیوان ناخۆ دایم هاتوونە پارە تەسمیلەکەن. هاوڵاتیان نیگەرانن لەوەی جارێکی دیکە بایکۆ دەست پێ بکاتەوە و فەرمانگەکان کارەکانیان ڕابگرن. ئەم هاوڵاتیانە دەڵێن کاتێک بایکۆ دەکەن پێویستە پێشوەختە هاوڵاتیان ئاگادار بکرێنەوە نەوەک ئێستا هاتوون و کارەکانیان بۆ ڕایی ناکرێت. داواش لە حکوومەت دەکەن کە موچەی فەرمانبەران بدات و هەموو مانگێک ئەم کێشەیە دووبارە نەبێتەوە. خۆی ئەگەر بایکۆتکەی سەرتاسەری دەرگای دایرەیەک داخیت عەزابی ئەو هەموو مڕاجعەش نایی بێت و خۆشت نایتە دایرەکەت وایە بەس ئەبوو جوابێک بدرێتەوە بۆ خەڵکە ئایا دەوامەکەیت ئایا ئیشی ئەو خەڵکاکەیت ڕاستە منش فەرمانبەرێکی حکومی مراتبم نییە بەس خۆ ئەو هەموو مڕاجعەی دێشتەیە ڕزەم بینیە ئیشێکی هەیەتە لای من وەنیە ئەبێ من مدیرم پێم بڵێ دەوام ئەکەی سەرسەر و سەرچاوم دەوام ناکەی دەرگای دایرەکە داخە خۆمان بایکۆتمان کردو و جارێک کەسیش نازانەکەی دەستەکەینەوە بە ئیش هەتا موچە وەرنەگرن دەستەکەنەوە بە ئیش نازانین جارێکە تا بەیانی خوا گەورێ. هەرچەندە تا ئێستا هیچ فەرمانگەیەکی دیکە بایکۆتی ڕانەگەیاندووە بەڵام فەرمانبەران جارێکی دیکە نیگەرانن لە دواکەوتنی موچە و نەبرنەسەری ئەو بەڵێنانەی بۆ چارەسەرکردنی کێشەی موچە دراون و هۆشداریش دەدەن ئەگەر حکوومەت داواکاریەکانیان جێبەجێ نەکات و موچە لە کاتی خۆی دانێت ئەوانی دیکەش دەست بە بایکۆت دەکەنەوە. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.